لەسەر ئەم ڕووبارە لا یەکێک لە شوێنە گەشتیاریەکانی دەڤەری باڵەکایەتی مریەمی چواردە بەهار تا ئێستاش چارەنووسی نادیارە. ڕۆژی 7/6/2024 مریەم لەگەڵ کەسوکارەکەی بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش سەردانی یەکێک لە شوێنە گەشتیاریەکانی دەڤەری باڵەکایەتی دەکەن. بەڵام هەر لەو ڕۆژەدا مریەم ون دەبێت و تا ئێستا نازانرێت چی بەسەردا هاتووە. ڕایدڕەوەند هەودیانی وتەبێژی بەرگری شارستانی سۆران دەڵێت گومان دەکرێت مریەم خنکا بێت. هەرچەندە ماوەی 60 ڕۆژ تیمەکانمان بەردەوام بوون لە گەڕان سەرڕای دروستکردنی بربەست لە زۆر شوێن، بەڵام هیچ سەرەداوێکمان دەست نەکەوت. مریەمی 14 ساڵ کە دەڵێن تووشی نەخۆشی داون یاخود بیرکۆڵ بووە، تا ئێستاش چارەنووسی لە نێوان ونبوون و خنکان یەکلا نەبووەتەوە. ڕەنگە ئەم ڕووبارە لە ئێستا و لە داهاتووشدا ببێتە مەنزڵگایەک بۆ دەیان و سەدان کەس کە وەک مریەمی 14 ساڵان چارەنووسی نادیارە.